دوا بە دوای سەرنەوەی متمانە لە پارێزگاری کەرکووک لایەن پەرلەمانەوە و پەسەندکردنی و بڕیارە لایەن سەرۆکایەتی کۆمارەوە هەوڵەکان لە کەرکووک سڕکراونەتەوە بۆ دەستنیشانکردنی پارێزگارێکی نوێ بۆ پارێزگای کەرکووک. تێگەیشتنێکی لە نێوانمانە لە نێوان هەموو نەتەوەکانە ئەوانی کە لە مەجلیسی محافەزەن و دانیشتنمان هەیە قسەمان هەیە گفتوگۆمان هەیە بەڵام لە دووری ئیعلام و ئەو شتانە هەندێک کارەکانمان ئەنجام داوە. ئێستاش هاتووینە لەبەرەوەی داوا لە هەموو لیستی برایەتی یەکەم بێنەوە ناو مەجلیسی محافەزە لە بەرخاتری شارەکە بتوانین هێمنی و ئیستیقرار و گەڕانەوە خەڵکە دەربەدەرەکان بۆ ناو شاری کەرکووک بگەڕێن ئەمەیەکێ لە ئاواتمانە. دووهەم لێرە هەوڵەدەین ئێمە ئەم مەجلیسە تۆزێ بجوڵێن و حرەکەیەکی پێ بکەین بۆ ئەوەی کۆمەڵی خەڵکمان هەیە معاشخۆرن مۆزەفمان هەیە 150 زیاتر مۆزەف هەیە هەمووی داوای موچەی خۆیەکە ئێمە داوامان کرد لە کاکڕێبوار یا بێتەوە یا یەکێ تەخویلکە بەڵام هیچی بە قسە نەکردین بەداخەوە. لەگەڵ برایانی تورکمانە قسەمان کردووە نێزیگین لە یەکە و ئینشاڵە چارەسەرە بێ و لەگەڵ عەرەبیشا ئینشاڵە بە پاکێتێ دەرەچین کە جەنابی محافظ و ڕئیس مەجلیس دانێن پشتی پارێزگار هینێکێتی نیشتمانیە کەرکووک هینێکێتی نیشتمانیە بە هەموو معنای کەلیمە خەڵکانی ڕێگریمان بکە خەیاڵیان خاوە پارێزگای یەکێتی نیشتمانی دای ئەنێ و ئیشکارەکانیش بە جوانی بەڕێوە با و دڵنیاتانەکەینەوە. نوێنەرێکی تورکمانیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕای دەگەیەنێت دروستکردنی حکوومەتێکی هاوبەش لە کەرکووک خواستی هەموو پێکاتەکانە و وەک تورکمان جەخت لەسەر ئێستحقاقی کورد دەکەنەوە. گرنگترین مۆزوع ئەوەیە کە یەک ئیدارە مشتەرەکە ببێ لە کەرکووک بۆ ئیدارەی ئوموری ئیداری و خەدەمی کەرکووک. یعنی ئێمە مەجلس محافظە ئەسڵەن اختصاصی خەدەمیە سیاسی نییە ئێمە مع الأسف کردمان سیاسی ئەوەیش نەتیجەکەیە. من لە یەکەمین ڕۆژ داواکەم ئەلێم بەرادەران با بگەڕێنەوە حتا بزانن محافظ و ڕئیس مەجلیس تەشخیص بکەن ڕئیس مەجلیس قەضا تەشخیص بکەن با دانیشن کەم کەم هەموو بە یەک ڕۆژ حل نابێ کەم کەم وەزع ئەمن تهدی ئێستا الحەمدولillah ئەمنیەن وەزع زۆر باشە بەس هەر یەک ترس هەیە لە دڵ ملت ئەترسن مشکلە ئەبێ کە حکوومە تشکیلە بێ بە تەوافق ئەو کاتە ئەو ئارامە بێ ئارام دڵی و وەزعی کەرکووک ئارامە بێ نا ئێمە ئەڵێن ئەوە دەستوری عێراق ئەڵێ قانونی عێراق دەڵێ یەک نەفەر کوردی نەبەس لە کەرکووک لە بەسرە حقوقی مەضمونە غير بس يعني مع الأسف يعني حكومي هرم حساباتی هەموو غەڵەت دەرچوو هەموو گەیشتمان ئەم ڕۆژە. دوا بە دوای گرژەکانی ڕۆژی 16 تشرینی یەکەم لە کەرکووک ئیداری کەرکووک بە وەکالەت بەڕێوە دەبرێ و لایەنی کوردی هەوڵ دەدات هەمانگی پێکاتەکانی تر دەستەبەر بکات بۆ دیاریکردنی پارێزگارێکی نوێ بۆ پارێزگای کەرکووک. عومەر غەریب کورسات نیوز کەرکووک.